مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە پارێزگای هەڵەبجە ژمارەیەک سەردان و بەسەرکردنەوەی ئەنجامدا. لەو چوارچێوەیەدا سەرۆکی کۆمەڵ سەردانی مەڵبەندی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کرد و لەلایەن بەرپرسی مەڵبەند و کارگەڕانی مەڵبەند پێشوازی گەرمی لێکرا و باز لە بەڕێوەچوونی هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردن کرا کە بۆ ئەم هەڵبژاردنە بزوتنەوەی پەیوەندی لە سنووری بازنەی هەڵەبجە دەنگ بە کاندید و لیستی 147 کۆمەڵ دەدەن. هاوکات لە میانەی سەردانەکەیدا مامۆستا عەلی باپیر سەردانی کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیایی کرد و لە نزیکەوە لەگەڵ سەرۆکی کۆمەڵەوە ئەندامانی ئەنجومەنی باڵا کۆبووە و گوێی بۆ خواست و داواکاریەکانیانی گرت. هیوای خواست حکوومەت زیاتر ئاور لە کەسوکاری شەهیدان و بریندارانی چەکی کیمیایی بداتەوە و ئەوانیش لە ڕابردوودا هەرچیان لە توانادا بوو بێت کردویانە. دیارە لە برێوەی سەردانی ماڵ بە ماڵی کەسوکاری شەهیدانی بکات بە باشیان زانیوە سەردانی بارەگای کۆمەڵە بکەن بۆ ڕێزگرتن لە قوربانیەکان ڕێز و وەفا بۆ شەهیدەکان بۆ ئێمە بەناوی کۆمەڵەکەمانەوە بە خێراتنی بەڕێزیانەکەن. بەڵێ دیارە کۆمەڵی ئیسلامیش کۆمەڵی دادگەریش لایەنێکە کە لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان وجودی هەیە و بەپێی پێگەی خۆی لە پەرلەمان تەواجودی هەبێ بۆیە ئێمە داواکارین لە پەرلەمانی نوێی داهاتووی کوردستانە ئەوان دەوری کاریگەریان هەبێ بۆ دەرکردنی یاسا بۆ قوربانیەکان تعدیلکردنی پرۆژە یاسای شەهیدان خزمەتکردنی سەرجەم توێژەکانی پارێزگای هەڵەبجە. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە پارێزگای هەڵەبجە لە درێژەی سەردان و بەسەرکردنەوەکانیدا سەردانی نەوزاد یونس خانە هاواری کرد و لە نزیکەوە لە تەندروستی پرسی. من ڕاستی زۆر سپاسی بەڕێز مامۆستا عەلی باپیر دەکەم کە هاتنی بۆ ئێرە. ڕاستی لە پێشا من مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڕەحیم مەسئولی مەڵبەند ئەوە هات بۆ لام بۆ خەسەخانەش چەند جارێک ها بۆ لام ئەوە بۆ ڕۆژ بۆ حەجیش هەم دووبارەوە لێوە سەلامی ناردۆتی وا نەزانێت تۆمان لەبیر نییە. ئەمن زۆر سپاسی گەورەی بەڕێز یەکەم و منشی ناسان بە مامۆستا عەلی باپیر. ڕاستی زۆر سپاس یەکەم کە هاتە ماڵەکەم بەبێ هیچ جیاوازیەک بەبێ هیچ کارینێکی جیاوازی کە توانی سەردانم کە ئەوە گەورەی و بەڕێزی و خۆشەویستی و وەفای خۆیەتی. ئەمەش بەڕاستی من زۆر سپاس یەکەم سپاسی ئەندامانی مەڵبەند دەکەم سپاسی هەموویانەکەم بەڕاستی گەورەی خۆیەتی. هاوکات سەرۆکی کۆمەڵ مەدالیای گیانبەخشی ڕووناکی بەخشیە ناوبراو کە لە ماوەکانی ڕابردوودا لەسەر ستوونی کارەبا گرتی و بەوەیەوە هەردوو دەستی لەدەستدا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.